سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز بن پارێزەر فەرمان حەسەنە و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان دوای ئەوەی خەڵکی کوردستان لە دژی هەموو ئەو نەهامەتی و کێشانەی کا دەسەڵاتی سیاسی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆی خۆڵقاندون هاتنە دەنگ و هاتنە سەر شەقامەکان. ئێستا پرسیاری یەکەمی خەڵکی کوردستان ئەوەیە کە پەیامی خۆپیشاندانەکان و پەیامی خۆپیشاندەران تا چەندە دەگاتە شوێنی خۆی، تا چەندە کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەبێت و داواکانیان جێبەجێ دەکرێت. لەم بەرنامەیە دەمانەوێت قسە لەسەر ئەوە بکەن کە خۆپیشاندانی ئاشتیانە و خۆپیشاندانی مەدەنیانە چۆن دەکرێت، بە چ مەکانیزمێک خۆپیشاندانەکان کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسی دەبێت، هاو کات لەسەر ئەو یاسایانە دەوەستین یاخود لەسەر ڕێخستنی یاسای خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان و مافی خۆپیشاندەران چۆن دەپارێزرێت، یاسای خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان چۆن حەق و مافی خۆپیشاندارانی پاراستووە، چۆن خۆپیشاندەران و مافەکانیان و خواستەکانیان و داواکانیان لەسەر شەقام دەپارێزرێت. دەمانەوێت شرۆڤی ئەوە بکەین. قسەیەکیش هەیە دەگوترێت کە چەندە خۆپیشاندانەکان تونند و تیژی لێ بکەوێتەوە بە عقارێکی دیکەدا ببرێت و بەلاڕێیا ببرێت ئەوەندە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانەوە دەسەڵات بۆ خۆی دەیەوێت و حەزی بەوەیە کە خۆپیشاندانەکان تونند و تیژی لێ بکەوێتەوە بۆ ئەوەی دوجار داوا ڕەواکان یاخود داوا بنەڕەتی و ئەسڵیەکە ون بێت و با جۆرێکی دیکە یاخود با تونند و تیژی مامەڵ لەگەڵ خۆپیشاندەراندا بکرێت. پێویستە دەسەڵاتی سیاسی، پێویستە هێزە ئەمنیەکان، حکوومەتی مەحەلی چۆن مامەڵە لەگەڵ خۆپیشاندەراندا بکەن، چەند ڕەوایە بەهێزی تایبەت بەچەکی تایبەت بەچەکی بیانی وەڵامی داواکاری خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان بدرێتەوە. لە دۆخێکی ئاواهیدا چۆن دەتوانرێت حەق و داوا و مافی خۆپیشاندەران بپارێزرێت. بەڕێزان شرۆڤێن بابەتە دەکەین لەگەڵ هەردوو بەڕێزان مامۆستا ئاسو حەمەشین بە مامۆستای کۆلێژ یاسا و هەروەها بەڕێز مامۆستای واحسین بەڕێزی شێر مامۆستای کۆلێژ یاسای و بە خێراتنی هەردووتان دەکەم. بەڕێزان هەردوو لا بەخێر بێن. مامۆستا ئاسو سەرتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. دەمێ باسی ئەومان بۆ بکەی تەنزیمی قانونی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان چۆنە و ئەم تەنزیمە قانونیە چەندە لە بەرژەوەندی خۆپیشاندەراندایە، چەند ئەم یاسایانە مافی خۆپیشاندەران دەپارێزرێت، دواتریش باز لە شێواز و میکانیزمەکان و داواکاری خۆپیشاندەران و کاریگەریەکانی دەکەین. سەرەتا دەستخۆشیتان لێکین بەنای خۆی گەورە و میهرەبان. بە خێراتنی برای بەڕێزیشمان مامۆستاهیوە ئەکەین کە خۆشحاڵین بە دیداری شاد بوو. دیارە یاسای خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە یاخود بە شێوەیەکی گشتی مافی خۆپیشاندان پێم خۆشە پێشوی باسی یاساکە بکەم لە هەرێمی کوردستانە باسی ئەو بکەم کە لە ئاستی نێودەوڵەتیشداوە لە ئاستی وڵاتانی هەموو دنیادا یەکێکە لەو مافانەی کە لە ئێمە یاساییەکان پێی ئەڵێن ئەو مافانەی کە الحقوق اللەصیقە بالمواطن واتە ئەو مافانەی کەوا هاوبەستە و وابەستەی هاوڵاتیە، واتە یەکێکە لەو مافانەی کە چۆن هاوڵاتی مافێکی هەیە کە پێداویستەکان ڕۆژانەی خۆی دابین کە چۆن مافی ئەوەی هەیە کە حڕیەی تەنەقولی هەبێت لە شوێنێک بۆ شوێنێک نیشتەجێ بێ ئارەزومەندانی خۆی تەسەڕوفکە مامەڵە بکە. یەکێکی تر لەو مافە بنەچەی و ئەساسیانە بریتە لە مافی دەربڕینی ڕای خۆی و ڕای ئازادانە و بە شێوازەکانی خۆپیشاندان یا گردبوونەوەی جەماوەری یاخود بە شێوازی مانگرتن کە لە یاساکان ئاماژەی پێکراوە. دیارە ئەمە ئەسڵێکی زۆر گەورە و بنەمایەکی گرنگی هەیە لە سەرجەم تەشریعاتی دنیاە ئەترافی پێکراوە کە خۆپیشاندان دەبێت لە سیاقێکی گەورەیە بێەوە هەروەها کەس ئینکاری لەوە نییە کە مافێکی گرنگە بەڕاستی کە یاساکان دایناوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو نەزرە فەلسەفیە کۆنی کە لەسەر ئەوە کراوە کە ئایا خۆپیشاندان مافەیان ئازادیە. دیارە لای زۆربیان کە جیاوازی ئەوە نێوان ئەوە کراوە کە حڕیە و ئازادی و ماف جیاوازی لەوەدایە کە ئازادی حقێکی سابتە و قانون نابێتە دەخولی تیا بکە. ئەمە لای زۆربەی کە فەیلسوفەکانی قەدیم بە تایبەتی هەندێک لەوانەی کە لە مەدرسەی فەڕەنسیدا دەوریان هەبووە و هەروەها پێیان وایە هەندێکیان کە نەخێر خۆپیشاندان ئەچێتە ناو چوارچێوەی مافەوە واتە بە یاسا ئەدرێ. ئەمەش فەرقێکی زۆر جەوهەری دروستەکە لە ڕوو فەلسەفێکەشەوە کە ئازادی ئەگەر ئازادی بێ ئەو کاتە یاساکان ئەگەر تەدەخولیش بکەن لە سنوورێکی زۆر کەمە. ئێستا بۆ نمونە لە دەستوری عراقیە کاڵێ مافی خۆپیشاندان مافێکی مەسوونە لە هەندێک دەوڵەتە ئەڵێ پارێزراوە، ئیتر ئایا چۆن پارێزراوە باسی ناکاواتە لێگەڕاوە بۆ سوڵتاتی زەبتی ئیداری واتە سوڵتاتی مەحەلی ناوچەکان و حکووماتە خۆجیەکان کە تەدەخل بکەن بە تعلیمات ئەوە ڕێک بخەن کە ئەمە بەڕاستی حاڵەتێکی نائاساییە. سوڵتەی ئیداری دەسەڵاتی ئیداری تۆ تەدەخل پێ بکەی بۆی کەواتە تعلیمات دەرکا بۆ حاڵەتانە، بەڵکو باشترینیان ئەوەیە کە بە یاسایەکی ڕێک و پێک
گونجاوی لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤیشدا بۆ نمونەی ئەلانی عالەمی مافەکانی مرۆڤ کە لە ساڵی 1948 نەتەوەی گرتوەکان جەمعی عامە ئیقراری کردووە تیایدا بە ئاشکرا باسیەوە کاکە حڕیەتی وجدان و حڕیەتی تعبیر مافی ڕادەربڕینی ئازادانە مافێکی پارێزراون و دەسەبەرکراون بۆ هەموو عالم بۆیە هەرێمی کوردستانی خۆشمان لە ساڵی 2010 یاسایەکی دەرکری یاسای ژمارە 11 ساڵی 2010 کە سەرباری و کەم و کوڕانی کە تایەتی پاش خوێندنەوەیکی ورد و دوور و درێژ لە یاساکە گەیتەوە قەنەعەتی کە ئەم یاسا تا ڕادێک تەحجیمی واتە قەتیسی مافەکانی هاوڵاتی کردووە لە مەسائلی خۆپێشانداندا بەوەی کەوا زۆر سوڵتەیەکی زۆری داوەتە ئەجهیزەی ئەمنی لە هەمان کاتیشا باسی خۆپێشاندەر ئەکاوە هەروەها باسی ئەوە کاکە چۆن ئالێتی خۆپێشاندان چۆنە لە کوردستان بە یاسا خۆپیشاندان و مافی خۆپیشاندان لە قاڵب درەوە تا ڕادەیەکی زۆر بەڵام ئەتوانین بڵێن ئەمە هەندێک جار لەبەر مەسلحەی عامە چکە گرێ دراوەتەوە بە نیظامی عام وەکو دەستوری عراقی لە مادەی 38 ئەم مافی گرێ داوەتەوە بە نیظامی عام ئەگەر گرێ درێتەوە بە نیظامی عام ئەو کاتە زیاتر سوڵتاتی ئیداری و سوڵتاتی مەحەلی و حکووماتی خۆجێیی و دەسەڵاتی ئەمنی ناوچە خۆجیەکان زیاتر والی ئەکاکە شێوازێکی زۆر زیاتر لەوانەیە ئیفرات بکەن لە بەکارهێنانی بکەن لە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەر بکات بە ژێرەی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستاندا لە ڕووی وەرگرتنی موافقەوە شتێکەوە لە ڕووی ئیجراعاتکردن و پاراستن تقریبا تا ڕادێکی زۆر دراوەتە دەست ڕوئەسای وحداتی ئیداریەوە سەرۆکێکە کارگێڕەکان جا لە ناحەیە مدیری ناحێ بێ لە محافظەیە بە محافظەوە لە سنووری هەرێمی شابێ ئەو کاتە وەزیری ناوخۆ ئەو هێزانش دیاری کراون بە هێزەکانی کە لە سنووری چوارچێوە مەحەلەکەی ئیشەکەن واتە مەسەن بۆ نمونە هێزەکانی پێشمەرگەیان هێزەکانی دیکە ئەوانە زیاتر پارێزگاریکردنی سنوورەکان و کەمتر ئەبێ بەکاربهێنرێن لە تەدەخولکردن بۆ کاروبار چکەمە هێزی چالاکی مەدەنیەکانمان هەیە کە بە وەسیلەش دیاری کردووە سەبوون لە یاسای هەندێک وڵاتە دیاری کردووە ئەو ئامرازانی کە بەکاریشی ئەهێنن بۆ تەفریقی متەظاهرین واتە بۆ دوورخستنەوە و بڵاو پێکردنی خۆپێشاندەران دیاری کردووە کە کوردستان دیاری کردووە کە بەچی تەعامل بۆ دیاریکرداری کارەبایی گازی فرمێسکرش لە حاڵاتی ئاسایی بەکارێتەوە من دواتر گولات چەکی قورسیش دەوترێ بەکارێت نە وەکو مەسایلی چەک نەخێر بەڵام چونکە مەسایلەکانی دیکە هەمووی وەسایلی مەدەنی بەکاربێنن ڕشتنی ئاو بە ڕشتنی گازی فرمێسک ڕێژەکەەوەش بە خۆی زەرێکی تەندروستی زۆری هەیەوە دەرەنجامی زۆر خراپی بووە بەڵام لە کۆتاییدا ئێمە زۆرجار لە مەسائلی تەظاهوراتەکانە بە حکمی یاساکە هەستەکەی نەیتوانیەوە زۆر جار ئەو باڵانسە ئەو تەوازونە ڕابگرە لە نێوان داواکاری میلەتەوە لە گەڵ جوابدانەوە وەڵامدانەوەی بەڕاستی دەسەڵات هێزانە ئێستاێت بۆ بڵاو پێکردن و سەرکوتکردن و تەعاملکردن لەگەڵ خۆپیشاندەراندا چی یاسای خۆپیشاندەر دەپارێزێت لەمانە چەندە قانونیە بەکارێنانی هێزان ئەمانە زیاتر ئەمریکی واقع ئێمە ناتوانین بڵێن لە ئیتارە یاساکەیە جێبەجێ کراون واتە لەوانە نییە بڵێم ڕنگدانەوەی ئیتارە یاسایە کە بێ زۆر جاریش لەوانەیەوی فەرمانن پێەکە ئاگداری ئەسڵن لە خودی یاساکە نەبێ بەتابەتی یاسای هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک نەخێر نەیتوانێت مافی هاوڵاتی هەرێمی کوردستان بپارێزێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەو ناڵێم ئەو باڵانسە خەلەلەکە لەوەیە یاساکە نەیتوانێت باڵانسی نێوان هاوڵاتی و هەروەها ئەوانەی کەوا خۆپێشاندەران ئەپارێزن ئایا بەس بۆ بەرەنگاربوونەوەی خۆپێشاندەرانە یا بۆ پارێزگاریکردنە لە خۆپێشاندرا کە مەفروزە ئەوەی یەکەمیان ئەرجەح بێ واتە ئەوەی یەکەمیان پەسەند بێکە جارە بیران لە خۆپێشاندەران بێ دواتریش باسی ئەو مخالەفاتانە ئەکەی نەگەر مەجال بوو دەرفەت بوو کە هێزەکانی ئەمنی ئەنجامی دەن و ئەو مخالەفاتانش کە خۆپێشاندەران ئەنجامی دەن زۆر باش مامۆستاییوە پەیامی خۆپیشاندەر چۆن دەگات چۆن کاریگەر دەبێت دەنگی خۆپیشاندەر سپاس بۆ بەڕێستان لە ڕاستیە ئەگەرمانەوە خوێندنەوەیکی واقعیانە بکەین بۆ ئەم خۆپیشاندانانە ئەبینین ئەمە هەڵچوونێکی کاتی نییە چونکە چەند جارێک پێشتر خەڵک خۆپیشاندانی کردووە و ناڵێم پابەندی یاسا بووە بحەذافیری ها بەوردی بەڵام هەوڵی داوە لە کەناڵە مەدەنیەکانەوە مەسەلەن چینی مامۆسایان چینی فەرمانبەران ڕێگەی مەدەنیان گرتووەتە بەر و مەبدەئیەن تا ئێساش زۆربەی خەڵق قەناعەتی بەوە هەیە بەڵام ئەوەی وا ئەکات کە خەڵک یعنی یەکەم سەقفی داواکاریەکانی بەرز بێتەوە دوو هەست بەبێ ئومێدی بکات لەم دەسەڵاتە ئەوەیە پشتگوێ ئەخرێ یعنی تۆ ناکرێ کۆمەڵێک گروپێک چەندین سەکتەری بەرفراوانی کۆمەڵانی خەڵکی ئەم وڵاتە
چەندین جار ئیهمالیان کەی پەراوێزیان خەی پشتگویان خەی بە فعلی کۆمەڵە بەڵێن ئەدرێ بەبێ ئەوەی ببرێتە سەر چاوەڕوانی ئەوە بی ئەم بە شێوەیەکی سلمی بە شێوەیەکی زۆر هادە کە ئەبێ وابێ لە ڕاستیە بەڵام دۆخەکە لەبەرەوەی لەسەر خەلفیەتی پشتگوێ خستن و پەراوێز خستن و چەپاندن و ئەمانە دروست بۆ ناتوانانی داوا لە هاوڵاتی بکەی بڵێ دان بە خۆتا بگرێ یعنی هاوڵاتیەک مێژوویەکی زۆری هەیە لەگەڵ ئەم حکومەتە لە قەیران و ئەزمون و نەبرنەسەری پەیمانەکانە و بەرچاویشی ڕوون نییە ئاسۆیەکی ڕوون نییە بڵێ ئەم حکومەتە ئەتوانێت لە ماوەی ئەوەنەیە وەزعەکە چاکە و بەڵێنەکانیشی مشەجعنین بۆیە ئەبینی خەڵک یەکەم تا ڕادەیەکی زۆر تنوتیژی پێوە دیارە دوو تا ڕادەیەکی زۆر داواکاریەکان سەقفەکەی بەرزتر کراوەتەوە ئێستا خەڵک بە ئاشکرا ئەڵێ ئەم دەسەڵاتە بڕوخێ ئەم دەسەڵاتە بە کەڵک نایە چونکە یعنی بتەوێت لە کەسێک تێ بگەی ئەبێ سێری مێژووی ژیانی بکەی ڕەفتارەکانی بکەی ئەوەی بە عملی پێێتی ئەڵێ ئەوە چ پەیامێکت پێگەینە لە ڕاستیە پەیامی ڕەفتار و سلوکێتی ئەم دەسەڵاتە ئەم حکومەتی هەرێمە مشەجع نییە ناتوانێت قەنەعەت بە ئینسان بکە کە ئەم حکومەتە لە خزمەتی خەڵکایە یعنی با ئێمە واقعی بین شەرعیەتی هەموو نظامێکی سیاسی ئەوە نەیە کە بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵک کات سەکتەرێک نییە بوارێک نییە ئەم حکومەتە جگە لەوەی شکستی هێناوە گوێ لە دەنگی عەقلیش بگرێتیایە گوێ لە هیچ کەسێک ناگرێ تا ڕادەیەک یعنی هەمووان یەکلا بوونەتەوە کە حکومەتێکی بە معنای کەلیمە ملهوڕە حکومەتێکە یعنی باشە یعنی من ئەپرسم یعنی من بۆ هاوڵاتی ناچارکەم بێت کۆمەڵێک التیزامات و دقائقی قانونی ورد ڕەچاوکە بۆ ئەوەی مافی خۆپیشاندان بکە باشە حکومەتەکەمان کەی ئەوە یاساییە حکومەتەکەمان کەی ئەوە لە خەمی یاسادا لەگەڵ ئەوەش ئێستش باز دەکرێت کە ئەوەی تەقەدە خۆپیشاندەران دەکات ئەوەی لە کۆڵانەکان بڵاو بە خۆپیشاندەران دەکات هێشتا هەر دەسەڵات و هێزە ئەمنیەکانن ینی هێشتا ئەوە دەسەڵاتە ڕێگەنادەکە خۆپیشاندان نە خۆپیشاندان لە خۆپیشاندەران یاسانی پێش من پێم وایە یعنی ئەکرێت لە چوارچەوەی حاڵەتە فەردیەکانی خۆپیشاندانەکانە کەسانی خۆپیشاندەریش بەرپرس بن بەڵام گەیاندنی دۆخەکە بەم ئاقارە بەم ڕێڕەوە مەسئولیەتی پشتی سەرەکی مەسئولیەت هی دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە بەداخەوە من ناتوانم بڵێم حکوومەت هەیە چونکە ئەمە لە هیچ وڵاتێکە بەمە ناوترێ حکوومەت نە دەوڵەت هەیە نە حکوومەت هەیە و نە ئامادەشە پابەندی یاسا هیچ یاسایە بێ فەرقی نێوان حکوومەت و تەنزیماتی تر مەسەرەن عیسابە و چەتە و ئەوانە ئەوەیە حکوومەت پابەندی یاسایە مەبدەئی مەشروعەتی بەسەرا تەطبیقەکەی ئەوان ئیمانیان پێ نییە ئەم حکوومەتە هیچ ئەزمونێکی دڵخۆشکەری نییە لە بواری پابەندبوون بە یاسا و سەروەری یاساوە بۆی خەڵک چیتر ناتوانێت باوەڕ بەوە ئەودی یعنی فاریغ و ئەوانە بکە و گرتنەبەری ئەم ڕێڕەوە لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ئەنجامی یەس و بێئومێدی خەڵکە لە هەنگاونانی حکوومەت بەرەو بواری چاکسازی بۆی ئەوەی دەگوترێت هەر بۆ خۆی فۆزە لە بەرژەوەندی دەسەڵات ئەوان حەز دەکەن خۆپیشاندەران تونوتیژی لێ بکەوێتەوە بەهێمنانە نەبێت بۆ ئەوەی تونوتیژیەکەی خۆی من قەت لەگەڵەوەیان نیم کە ڕێگەی تونوتیژی بگیرێتە بەر ئەم ڕێگەیە ئەبێت هاوڵاتیان خۆپیشاندەران نەفەسیان درێژ بێتایە ئەبێ یعنی هەتا کۆتایی بتوانن بیگەێنە کەناری ئارامی و ئەبێت تەنزیمێکی هەبێ ئەوەی ئێستا هەستی پێکرێ ئەم خۆپیشاندانانە یعنی تا ڕادەیەک وەکو پێویست تەنزیم نەکراوە یاخود ئیدارەکەی هێشتا التیزامات و ئەرکی زیاتریەکەوێتە ئەستۆ داواکاریەکان ڕەوان پێویستە بکرێ تەقسیری ئەساسی حکوومەتە کەس گومانی لەمە نییە بەڵام پەنابردنەبەر تونوتیژی بیان و ئەداتە دەستی حکوومەتەوە بۆ ئەوەی بە هەمان شێوە تەعاملکە کە ئەوەی ئەوێت یعنی حکوومەت وەکوڵێن ڤالەکەی خۆی ئامانجەکەی خۆی لە تونوتیژیە ئەبینێتەوە ئەبێ ئەو چەکەی ئەو لەزمەی ئەو کلێنەی نەدرێتە دەست استێرارەکە ئەوەیە پەیامەکە چۆن دەگات چۆن خۆپیشاندانەکان من پێم وایە پەیامەکە بە ئاشتی ئەگات ئەبێ بە ئاشتی بگا و ئەبێ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو سێکتەر و تەنانەت یعنی ئێمە بانەڵێن فەرمانبەران ئەی باش ئەو مقاولانەی کە یعنی ناچار کراوە مامەڵە لەگەڵ بازاڕی ڕەشا بکە چەکێکی بۆ ئەنووسرێ مەسەلەن بە 500 میلیۆن دینار دوای ناچارە بە 200 میلیۆن دینار بیفرۆشە ئەو زەرمەندی ئەم وەزعانیە یعنی ئەم مەوزوعانە کۆمەڵە بابەتی پێکەوە گرێدراون بە توندی هەر ئەڵلقەیەک خەلەلی تێبکەوە ئەڵلقەکانی ترش تووشی کێشە ئەبن بۆیە ئەمە ئەرکی هەموو لایەنەکانە یەکەم هەموو حیزبە سیاسیەکان
ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەموو چین و توێژەکان نەک تەنها مامۆسا و فەرمانبەر و ئەوانەی بڵێن مستەضعفین حتا ئەوانشی دۆخیان باشە ئەوانشی ئابووری ئەم وڵاتیان لەسەر شانەوەکو مقاول ئەوانە بە حقیقەت زەربی زۆر گەورەیان کردووە و ئەوان یعنی تیجارەت و ڕەوڕەوەی کاری ئابووری ئەوانیش بەڕاستی زۆر پەکی کەوتە بۆیە حقا هەموو چین و توێژەکانی ئەم کۆمەلگایەک بگرێ بەرامبەر بەم دەسەڵاتە بوەستێ پێی بڵێ هەتا ئێستا وا هێناوتە لەمە دو ئەمەتە لێ قبول ناکرێ و یەکدەنگ بین بەڕاستی زۆر گرنگە یەکەم یعنی قیادەیەکی ڕەشید هەبێ سەرکردایەتیەکی حەکیم هەبێ بۆ ئەم خۆپیشاندانانە بتوانێت ئاراستەیکە و منەظەم بێ عەشوائی نەبێ کەسانی یعنی فعلا سەرکردە و خاوەن ئەزمن بتوان پێشەوایەتی بکەن دوو هەموو کۆمەڵانی خەڵک بەشدار بنتیایە و ئامانجەکان بەڕوونی دیاری بکرێ یعنی مجرد بە وعود ئیکتیفای پێ نەهێنرێ ئومێدم هەیە ئەگەر بەرفراوان بێت قۆناغێکی گەورە ئەبڕێ ئەگەر نەژگاتە ئەنجامی 100%. دەستخۆش مامۆستا پێشەلکاریانی کە هێز ئەمنیەکان دەرهاق بە خۆپیشاندەران دەیکەن چین چۆنە و پێشەلکارانە دەکرێتە بەڵگە چۆن خۆپیشاندەر دەتوانێت جوزانم ئەگەر بێ حەقی خۆی وەربگرێت و دەرهاق بۆ پێشەلکارانی کە بەرامبەری دەکرێت. بەڵێ پێشوی باسی پێشەلکارەکان بکەین پێم خۆشە باسی ئەو بکەین کە بنەمایەکی گشتی هەیە لە دنیای ئەمڕۆیشی لەسەرکرێ کە لە دەساتری هەموو دەوڵەتانی دنیا تاکید لەسەر کراوەتەوە ئەوەیە کە خۆپیشاندان وەکو حەقێکی مطلق اعترافی پێ نەکراوە هیچ دەوڵەتێک وەکو حەقی مطلق اعترافی بە خۆپیشاندان نەکردووە بەڵکو هەمووی تاکیدی لەسەرەوە کردوتەوە کە بێ ئاشتیانە بێ ئەو کاتە ئێمە ئەتوانین تەعاملی لەگەڵدا بکەین. دووەمیش کاتێک کە هەدەفی خۆپیشاندان ئەگاتە جێگە کە ئێمە بەو زەبط و لایەنە بیری لێ بکەینەوە یعنی ئێمەش ئەگەر بین جارێکی تر کە خۆپیشاندان ئەکرێ هاوڵاتی خۆپیشاندان ئەکا کە مافێکی زۆر سروشتی خۆیەتی و حەقی خۆیەتی بەڵام ئەبێ بیری لای ئەوەش بێکە لە دەرەنجامی کۆمەڵێک کار تەسەڕوفات کە لێ ئەکەوێتەوە کێ زەرمەند دەبێت ئەو پێشێلکاریانی کە هێزە ئەمنیەکانیش ئەنجامی دەدەن دیار لە یاسای هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کردووە کە حکوومەت ملزەمە بەوەی کەوا زەرەرەکان ببژێرێت واتە لەسەر شانێتی کە ئەو زەرەرانی کردوێتی کەواتە لێرە ئێمە لە بەرامبەر جاری وها دوو مخالفە داین مخالفەیەکیان ئەوەیە کە دەسەڵاتی ئەمنی ئەیکا کامە زۆر قورسترا مەسلەی کوشتێن چونکە بەڕاستی خوێنی مرۆڤ زۆر گەورەیەوە زۆر پیرۆزەوە زۆر مقدسەکە نابێت دەسەڵاتی ئەمنی ڕێگە بەخۆی با بە ئاسانی بەڕاستی خەڵک بکوژێ ئەگەر بینایەکی سوتاوە چەند بینایەک ئەسووتێنرێ ئەمە بەڕاستی ئێمە بە هەمان شێوە بە مخالفێکی گەوری ئەزانین بەڵام ناگاتە ڕوبعێکی کوشتنی مرۆڤێک یاخود مەسەن بریندارکردنی مرۆڤێک یان کەم ئەندامکردنی مرۆڤێک هەموو ئەمانە ئێمە ئەم باڵانسانە بە حساب بکەین وەک مامۆسای بەڕێز باسی کرد فعلەن ئەوانی کە خۆپیشاندانەکەن لەژێر کاریگەریەک و هەژمونێکی نەفسی وایان لەوانە بیریان لەوە نەبێ بەڵام ئێمە لە حاڵەتێکدا فعلەن وایە بەڵام ئێمە لە حاڵەتێکدا کە ئەگەر بین هەمان تەسەڕفی خراپ دووبارە بکەینەوە ئەوجا فەرقمان چێ لەگەڵ دەسەڵاتێکا کە گشتمان گلە ئیمانلێتی مەسەلەن ئەڵین تەسەڕفی وایە خراپی وایە بۆیە من پێم وایە ڕەدی خراپ بە خراپ ناکرێ ڕەدی ئەوە ناکرێ ئەم خۆپیشاندانانە ئێستا لە هەموو دنیاە ئەگەر تەماشاکی بۆی مخالفات ئەوی بەڕێزت باست کە مخالفات ڕوونەدا شوێنی دیاریکراویان دیاری کردەوە بۆ وەکو لە ئەمریکا هەر بە قانون لە قانونی ئەمریکایە دیاری کراوەکە دەستپێکی خۆپیشاندانەکان لەکوێ دەستپێکەوە لەکوێ کۆتایی دێ وە سوڵتاتی ئیلزام کردووە نوێنەری حکوومەتی ئیلزام کردووە کە لەو شوێنە ئامادە بێ گوێرە داخوازی هاوڵاتیان بگرێت ئەمانە لە قانونی هەرێمی کوردستان نەخێر بە ئەکیدی لە قانونی هەرێمی کوردستانە دەسەڵاتەکەی داوەتە سەر دەستی ئەوانەی کە یاسادانەران هەرێم سەرکەوتوو نەبوون لەوەی قانونێکی باش و مەزبوط یاسادانەر داوێتەوە دەستی لیژنەی ئامادەکاری ئەڵێ جاری وهە ناوی ناوە ئەڵێ لیژنەش لەوانەیە نەبێت بەڵام لیژنەکە دیاری کردو بە ئەکیدی فەوزات چۆن دروست ناکاوەکوی کە ئێستای بینی حرمەت و حسابێ بەداخەوە بۆ یاساکە ناکرێەوە بۆ یاساکان ناکرێن ئەمە سەبەبی سەرەکی خۆی حکوومەتیان کەم تەرخەمەوە بەشێکی هەرە زۆری مەسئولیەتەکە کەوێتە سەر ئەو بەڵام لە هەمان کاتی شاوە گوتمان خۆپێشاندان وەسیلەیەکی سلمیە وەسیلەیەکی حەقە ئەبێ بە حەقیش بەڕاستی لە سەر زەمینە پیادە بکرێ بەرپا بکرێ و ئەبێ دیاریکراو بن ئەوانی کە بەڕاستی لە پشتی خۆپیشاندەرەکانن ئەمسل ئێمەسەر لە سولەیمانیە لە دووسێ شۆن خۆپیشاندانەکرێ لەوانەیە هەرێکی ڕوتێک بێ ڕوتێکیان دیارە کە مامۆستایانی بەڕێز کە چینێکی زۆر مەزلوم و مستەزافن لە وڵاتەیە فەرمانبەرانی بەڕێز کە چینێکی زۆر مەزلوم و مستەزافن لە وڵاتەیە
دیارە لەکوێوە دەست پێکەن و لەکوێ شەو کۆتایی دێنن و لەوانەیە بڵێم هیچ بارگرژێک لە خۆپیشاندانی مامۆستایانە دروست نەبوو بێ هی فەرمانبەرانە دروست نەبوو بەڵام لە شوێنی دیکە حاڵەتی بەو شێوە ڕوویداوە کە متەئەسیفانە کە هەمومان پێمان ناخۆشەکە خەڵک شەهید بووەوە بریندار هەیەەوە جان چ لە هێزەکانی ئاسایش و ئەمنی بێ چ لە خۆپیشاندەران بێ لە حاڵەتی شەهید بوون ڕوو دەدات خۆپیشاندەر شەهید دەکرێت یاخود خەڵک بریندار دەکرێت خەڵکی زیانی پێدەگەێنرێت کێشەی خەڵکیەوەی ئەو حەقانە ون دەبێت ئەو دۆستیانە ون دەبێت بکەری ئەو تاوانانە 2000 ئاشکرا ناکرێت کێ لەمانە مەزوولە دەرا بە خۆپیشاندەر دەکرێت خۆی کاک فەرمانگیان مشکی لە گەورەکە لەمەدا ئەوەیە کە خۆپیشاندانی نامنەظەم وەکە بە دەستە جەمعەیەکی دیاریکراو نەکرێت ئەوەیە کە خەڵکی فەقیر تیا دیسان جارێکی تر ماڵوێرانە بێ خوێنی مناڵی فەقیرە ڕێژرێ و دیسان لەلایەنە ئەمنیەکانیش کەسێک کە شەهید دەبێت دیسان بە هەمان شێوە ئەویش هەر مناڵی فەقیر و ڕۆڵی فەقیرە لەم بینەیە هەر کێ زەرەرەکە ئەوانە زەرەرەکەن کە حاڵەتەکە بەرفەقیرەکەوێت بۆیە لێرەیە ئامانجی خۆپیشاندان بەو شێوەیەوە نەبوونی هەدەف و پلانێکی دوور و درێژ کە بە بەرنامە و بە تەدریج ئیشی لەسەر بکرێەوە بە ڕێکوپێکی بڕاتە ڕێوە کە هەمویان سلمی بێ ئەسە لە چەندین وڵاتی دنیا وڵاتانی پێشکەوت و خۆپیشاندانی ملیۆنی ئەکرێ ئەی بۆ هیچ زەرێک بە وڵاتە ناگەێنرێ هیچ شتێک حاڵەتە ڕوونادا بۆ خۆپیشاندەرێک بریندار نابێ مەسەن بۆ خۆپیشاندەرێک دی نادرێ جیاوازە هەندێک وڵات جاری وایە بە هەمان شێو پەناباتە بەر ئەوە سائلانە بەڵام خۆ لەم ڕۆی ڕۆژگاری ئەمڕۆماندا کە ئیبینین لە عالەمە وەسیلەی گەورە ئێستا بۆ داواکردنی داواکارەکان خۆپیشاندان و کۆبوونەوە گرتبوونەوەی جەماوەریە لە چ وڵاتێکە ئابین مەسەلەن دەخۆپیشاندەر مەسەلەن بکوژرێن یان بریندارکردیان بۆیە خۆشمان لە داواکردنی مافەکانە بەڕاستی کەم تەرخەمین و بەو شێوازە ناکرێت تەجربەی تاڵمان هەیە چەندین ساڵەوە تا کل لەم لاوە کە فۆکۆڵێک دروستە کرێ و خەڵکێکی زۆر بە کوشتە درێ خەڵکێکی زۆر بەوە ئەکرێ ئەمە بەڕاستی ئەو دەسەڵاتدارانی کەوا تێوەگلاون لە گەندڵی لە ئیسیفادە و قازانجی ئەوانایە بەڵام دەوترێت دوای خۆپیشاندان تەسوێ لەگەڵ خۆپیشاندەران دەکرێت سزا دەدرێن دەستگیر دەکرێن حساباتیان لەگەڵ دەکرێت بەڵام هیچ هێزێکی ئەمنی دەسەڵاتدارێکی بەرپرسێک سزا نادرێت لەسەر ئەوەی کە خۆپیشاندەری کوشتووە یاخود بریندار کردووە یا زیانی پێگەیان ئەوە ژێکێکە لەوانی کە جێگەی داخە ڕاست ینی لە کۆتاییدا کە ئەو خۆپیشاندانانە لە قالبێکی جەماوەری زۆر تون و تۆڵا دەرناکەون قالبێکی جەماوەری بوون وەرناگرن و قالبی گشتگیربوون وەرناگرن لە ڕووی جوگرافی و ناوچەیشەوە بەوە کۆتایی دێکەوە ئەیبینین و بەردەوام جاری وایە محکەمەکانیش قەراراتی دەستگیرکردن و ئەمر قەبز دەرەکەن بەڵام جێبەجێ ناکرێ ئەو کەسانی کەوا مەسەرەن دەستیان هەیە لە شەهیدکردنی خۆپیشاندەرانە دەستگیر ناکرێن و هیچیان لەگەڵا ناوتێ شکالەکە لە بوونی یاسا موادی قانونی نییە بەڵکووە دەسەڵاتێکە بۆواقع ڕێگە نادا بۆ کوژی خۆپیشاندەر دەستگیر بکرێت و محاسبە بکرێت ئەکید دەوری هەیە یاساکە چونکە ئێستا چۆن ینی بە بڕۆ بە پێویست ێزانی بۆ نمونە سزای تون دامەرێ بۆ کەسانی کە مامەڵی تون لەگەڵ خۆپیشاندەر دەکەن ڕاستە نەخێر سزاکان تون نین سزاکان تەنها ئەڵێ حکومەت تەکلیفەوەکە بەڵام ئەگەر ئەو کەسە ئەو هێزە ئەمنیە لە حدود و دەسەڵاتی خۆی دەرچووەوە بە پێی قانون عقوباتی جرات و ڕێکاری خۆی دیاری کردووە کە تەخەڵەتیە یعنی لە تەجروبەی ڕابردوو هەمن بۆ گلەی ئەویان کردووە کە لە ئیجراعاتی محاکەمەکردنا بە گوێرەی و قانونە بەرکارانەی کە هەیە ئیجراعاتی زۆری ویستوە بۆی کەسێکی سەرباز بهێنرێتە بەردەم دادگا کە پێویستی بە مۆڵەتی لایەنی حکمی هەبوو کە زۆر مۆڵەت ناتبێنێ بەردەم دادگا خۆپیشاندەر دەپرسێ یاستا چەند حەقی منی پاراستووە لەوەی نێڵێ بۆ کوژێرێم و 2000 بکوژەکەم سزا وەربگرێت یاساکەمان کرچووکاڵە لەو بارانەیە بەڕاستەکە یاساکە گومانی تیانەیە گە بخوێنرێتەوە لە 7 مادە پێکات و بە هەموارەکی 2004 دەشێوە ئەوەی لێ خوێنرێتەوە کە نەیتوانیوە ینی حلێکی جەزری و ڕێکوپێک بۆەوە بدابنە لەسەر و مەسلەی گەڕانەوە بۆ مەرجای ئەو کەسانە حتا لە ئاستی نێودەوڵەتیە بە پێی ئەعلانی عالەمی حقوقی ئینسان ئەڵێ ئەتا سەرۆکی دەوڵەتانیش کە حەسانەیان هەیە حەسانی قەزاییان هەیە لە ئاستی نێودەوڵەتیشە ئەگەر هات و تێوە گلان لە کوشتنی هاوڵاتیانی خۆیانە ئەڵێ ئەو حەسانەی هیچ بە هینێکی لای ئێمە نیە و ئەکرێ محاکەمە بکرێن و بانگێشتی بەردەم دادگاکانی نێودەوڵەتی بکرێن کە بە تاوانی جیاواز بە تاوانی کوشتنی هاوڵاتیان ئەوە ئەکرێن بۆیە نەخێر من پێت ئەڵێم یاساکەمان ئەوە نیە هەتا پۆل بریمەر لە ساڵی 2003 ئەمرێکی دەرکرد کە بە قانون حساب کرا لە شێوازی تعلیماتێکایە بەڵێ
ئەو مەسلەی مەرجع و شتەی لابردووەمیش مادەی 222 قانون عقوباتی عێراقی تەجمید کرد یاخود بڵێن تەعتیلی کرد کە ئەو یاسانە ناگونجێن لەگەڵ ئەحکامەکانی قانونی دەولی عامە و هەروەها لەگەڵ میساقی نەتەوەیەگرتوەکانەوە لەگەڵ ئەعلانی عالەمی حقوقی ئینسانە بەڵام لە هەمان کاتی شاهتا ئێستا و یاسای لە عێراقا بەرکارەکە ئەویش بەڕاستی نەیتوانێت حەلێکی جەزری بکات کە ئەگەر کەسێک مخالفەی کرد بەرامبەر خۆپیشاندەر و خۆپیشاندەر مخالفەیەکی ئەوەی کرد لەو حاڵەتەیە چێ ڕوئەدا مامۆستا بەڕێزی یاسا خەڵکی لە خۆپیشاندەر کردووە. سپاس بۆ مامۆستا ئاسۆ تێبینی جوانی باس کرد. من لەگەڵەوەیان کە خۆپیشاندانەکان سلمی بن بەڕاستی و ئێمە لەواچە عێراقی هەرێمی کوردستان بەهۆی کرچوکاڵی ئەزمونونەکەیەوە هێشتا ئەزمونێکی قەزایی دەستوریمان نەبێت بتوانین ئەحکامەکانی لێوەرگرین بەڵام یاسا لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا ئەوانە بەڕاستی یعنی کۆمەڵە زەوابەتی داناوە بۆ ئەوەی مافی خۆپیشاندان سلمی بێ. مەسەرەن بۆ نمونە یەکێک لەو پێوەرانەی کە دیاری ئەکرێ بۆ سلمیەتی بۆ ئەوەی دۆخەکە بە ئاشتی بەڕێوە بچێ ئەوەیە کە مخالفاتی جینایی لێ نەکەوێتەوە مەسەلەن سوتاندنی بارەگا مەسەلەن کوشتنی خەڵک مەسەلەن دەستدرێژی بۆ سەر ممتەلەکاتی عام و تایبەت ئەمە یەکێکە لە زەوابەتەکان. دواتر مەسەلەن ئەو ڕێگایی کە ئەگیرێتە بەر بەلای زۆرینەی خەڵکەوە یعنی مەقبول بێ وەکو ئاشتی سیر بکرێت نەک یعنی زۆربەی خەڵک بڵێن ئەمە مەقبولە ڕەوا بێ وەکو لە ڕووی عورفیەوە خەڵک پەسەندیکە. ئەمما یعنی من حەزەکەم هەندێک شت باسکەم تا چەند لایەنی ئەمنی و لایەنی حکومی بەرپرسە بێ لە مامەڵەکردنیەکی دیاریکراو لەگەڵ خۆپیشاندەرانە. دیارە ئێمە کە باسی مەسئولیەتی هەردوو لا بکەین. یەکەم ئەوەی پەیوەست بێ بە دەستگا ئەمنی و دەستگاکانی سەر بە وەزارەتی ناوخۆوە ئێمە ئەمانە وەکو مۆزەفی عام تەعاملیان لەگەڵاکرێ باشە بۆ ئەغراضی قانونی داخلی واتە ناوخۆیی وەکو مۆزەفێکی عام تەعاملیان لەگەڵاکرێ هەم لە ڕووی جیناییەوە قیود و زەوابط هەیە لەسەر کارەکانیان هەم لە ڕووی مەدەنیشەوە ئەکرێ بەرپرس بن. یعنی بۆ نمونە قانونی مەدەنی عێراقی لە مادەی 215 کە باسی مەسئولیەتی ئامیر و مەئمورەکە ئەڵێ چی ئەڵێ لە بڕگەی یەکە ئەڵێ يضاف الفعل إلى الفاعل لا الآمر يضاف الفعل إلى الفاعل لا الآمر ما لم يكن مجبرا على أن الإجبار المعتبر في التصرفات الفعلية هو الإكراه الملجئ وحده. يعني شيء يعني أو كسي كردارك أكا خوي بربرسة إلا أجر أمري بيكرابه لجير هالرشي لشير هالرشي إجبارك كبريتية إكراه ملجئ يعني شيء يعني مثلا كشتن يا بريندار كرنيكي قرص يا ئازارێکی زۆر سەخت نەک مجرد یعنی ئەم کارمەندەی ئاسایش هەر چاوێکی لە سوور بکرێتەوە لەلایەن ڕئیسەکەیەوە ئیتر ئەم هەموو ئەمرێت تەنفیزکە بەبێ ئەوەی ڕەچاوی ئەو بکە ئایا ئەم ئەمرە یاساییە بە قسەکانتەوە ینی زۆر زە لە خۆپیشاندانەکان گوێبیست دەبین کە دەسەڵات درراوە بەلایەنی ئەمنی کە کۆنتترۆڵی بکات یان دەسەڵاتی یا فەرمانی تەقاکردن درراوە ئەمانە چەند منطقین لە ڕوانگەکان تۆزە ڕێگەم بی هەم باسی لایەنە مەدەنیەکەم باسی لایەنە جینایەکەیەکەم ئەوەی کە کات ڕێگەمان بە دواتر یعنی ئەم کارمەندەی ئاسایش طبعا ئەوە مۆزەفێکی عمومیە سەر بە حکوومەتە کاتێک ئەو ئەمرە تەنفیزەکە ئەبێت دڵنیا بێ لەوەی یەکەم ئەم کردارە ئەم ئەمری کە پێی ئەکرێ ڕەوایە يعتقد مشروعية الفعل بأن يقيم الدليل وتبلغي هبه لسر أويكا دڵنیا بۆ لەوەی کارەکە ڕەوایە تاوان نییە کە پێی ئەو ترێبیکە یا قەناعەتی وابووە اعتقادی وابووە کە ئەم کردارە ڕەوایە و حیتە و حەزەری پێویستی گرتووەتە بەر بۆ ئەوەی دڵنیا بێ ئەم کرداری کە ئەیکا زەرەر بە خەڵک ناگەێنێ ئەگەر ئەم زەوابەتەی گرتە بەر ئەو کاتە بۆی هەیە سێر کە قانون چیمان پێڵێ قانون پێمان ئەڵێ ئەسڵێکی عام هەیە کە بریتیە لەوەی بە هیچ شێوەیەک لە ڕووی مەدەنیەوە ناتوانانی زیان بە خەڵک بگەیەنی ولا ئەسڵەکە لادەی ئیلا بە کۆمەڵە زەوابط من پێم وایە هەر کارمەندێکی حکومی پۆلیس ئاسایش مۆزەفی ئەتیادی ئەو زەوابطانە تەکید نەکات بۆی نییە مەشمول بێ بەو حاڵەتە ئستیسنائیە کە مەسئولیەتەکەی ناهێڵە بۆیە کە ئەسڵ مەسئولیەتەکە هەیە بەڵام ئەگەر ویستی مەسئول نەبێ ئەبێت تەکید لەم زەوابطانە بکە ئایا پێی ئەکرێ لەو زەرفەیە پێی ناکرێت ئەمە دۆخێکە جەدەلمانی چەکدارەکان بەرپرس دەبن لەو فەرمانەکە جێبەجێ دەکەن و ئەو ڕۆژانە لە ڕووی مەدەنیەوە لەبەرەوەی ئەو فەرمانی کە پیانەکرێ یعنی ناڵێم 100% بەڵام لایەنی تایە کە لادانە لە ئەدای واجب کە تۆ یعنی سێکە پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ ئەوە نا تەمسیلی بەرژەوەندی گشتیەکەن ئەوە نە مۆزەفی دەوڵەتن کە پابەندی یاساکان بن مەسەلەن بۆ نمونە ئەگەر غەڵەت نەبێت لە مادی 108 قانونی ئوسولی محاکەماتە ئەڵێ کارمەندی
ئەوانەی ینی مخەوەلن مافی ئیلقا قەبزیان هەیە ناتوانێت لە هەموو حاڵەتێکە هێز بەکاربێنێ ئەگەر ناچار بوو ئەبێ هێزێکی مناسب بەکاربێنێ هێزی مناسب یعنیشی طبعاً هێزی مناسب لە کەیس بۆ کەیسێک ئەگۆڕێ بەڕاستی یعنی تۆ ئەگەر توانیت بە ڕاوەدونان دووری خەیتەوە ئۆکەی ئەگەر توانیت دەستگیری کەی بۆت نییە برینداریکەی ئەگەر توانیت برینداریکەی بۆت نییە بیکوژی ئەگەر هیچ نەما ئەو کاتە پەنابیتە بەرکوشتن ئەویش بە کۆمەڵە زەوابط یەکێ لە زەوابەتەکان ئەوەیە ئەم تاوانە یعنی کەسەکە متهم بێ بە جەریمەیەک یا بە ئیعدام حکومەکەی بە ئیعدام بێ یا حکومەکەی بە سژنی مؤبەد بێ ئەویش بە شێوەیەک کە ئوسولی اتهام کرابێ اینجا تۆ ئیلقا قەبزی لێ بکەی ئەما مجرد کەسێک گومانی لێ ئەەکەی کە ئەمە بەردێکی هاویشتووە تەنانەت تەقەی کردووە حتا لە دیفاعی شەرعیشە یعنی با بڵین مەسەلەن ئاسایش و هێزەکانی ناوخۆ دیفاعی شەرعیەکن لە جێی ئەمانە کە تەقەیان کردووە ئایا بەدائیلی تر نییە من پێم وانە پەنابردن بۆ چەک و تەقەکردن لە خۆپیشاندەر لە کوێ قانونە جێبێت و ئەمە چ مەسئولێتێک لەسەر خودی و کەس دروستەکە فەرمانەکە ناتوانین بڵین هەر بەڕەهایی جایز نییە جایزە لە هەندێک حاڵەت تۆ ڕوون کردەوە یعنی ئوسوڵێت و ڕۆشنەکانی چینی یعنی باسی ئەو مابووکی کە ئەمە چ مەسئولێت دروست دەکات مەسئولێتێکی جینایی دروستەکە و ئێستا باسی ئەوە شەکەم کە نەک تەنها لە قانونی نێوخۆیە لە قانونی دەولیشە ئەکرێ بەرپرسیارەتی لێ بکەوێتەوە لە ڕووی جیناییەوە کۆمەڵە زەوابط هەیە مەسەلەن پەنابردنە بەر بۆ نمونە پۆلیسێک ئاسایشێک بڵێ من دیفاعم لە خۆم کردو بەرامبەر بەم خۆپیشاندەرە ئەبێت دڵنیابێت لەوەی ئەم خۆپیشاندەرە بۆ کوشتنی هاتووە ئەو کاتە ئەم بەرپەرچی داوەتەوە ئایا تەناسب هەیە من پێم وانە ئەمە ببێت دواتر یعنی هەیمەنە و هەژمونی لایەنی حکومی و لایەنی ئەمن و ئاسایش و ڕاهاتنی ئەم حکوومەتە بە پێشێلکردنی ماف و ئازادیەکان قەناعەت بە ئینسان ناکا کە بتوانێت بڵێ ئەم زەوابەتانە لەم زەرفە شڵەژاوە ڕەچاو ئەگرێ بالعکس زیاتر بە مەفهومی قانونی تەواریع و قانونی کتوپڕ تەعاملیان لەگەڵ کەیسەکە کردووە وەکو ئەزانین لە بارودۆخی تەواریع مامۆستا ئاسۆ دەسەڵاتەکان زیاد دەکەن حقوق و حڕیات یعنی زیاتر تەمسەکرێ پێشێلەکرێ بۆیە ئەم لۆجیکە بووە کە زاڵ بۆتە سەر تێڕوانینی هێزە ئەمنیەکانەوە لەما تەسەڕفیان کردووە من پێم وایە ئەوە نا ئەکرێ باسی ئەدائی واجب بکەین کە مانای پێشێلکردن و داوای ئەنجامدانی تاوانی تیانە بێ هەرچەنە بۆ بواری عسکەری تەقەکردن لە ئەدای ئەوامری عسکەری تا ڕادەیەک ساریمە ڕێگە نادرێت بە مەئمور بە پۆلیسێک کە سەرکردەکەی ڕئیسەکەی ئەمری پێ بکە مناقەشەی ئەمرەکە بکە دوای تەنفیزیکە ئەبێت تەنفیزیکە بەڵام ئەوەشە بەڕەهایی نییە چەندی نظامی قانونی و ڕێی یاسایی ئەوانەمان هەیە کە جەخت لەواکە حتا پۆلیس حتا عسکەری ئەبێت دڵنیابێت لە مەشروعێتی ئەو کردداری کە پێ ئەوترێ ئینجا بیکە و ئەگەریش علا فەرز ئەو بەرپرسنە بێ ئەوە مەسئولەکەی کە ئەمری کردو هەر بەرپرسە ئەمە لەسەر ئاسی ناوخۆی لەسەر ئاسی ناوخۆی ممکنە حاڵات هەبێ دۆخە بێ کە کەسەکە بەهۆی تەنفیزی ئەوامرەوە یعنی بەرپرس نەبێ بەڵام بڕۆیتە بواری قانونی نێودەوڵەتی ڕێگە بەوە نادات یعنی حتا باسی تەنفیزی ئەوامر لە 200-300-400 ساڵ بەل ئێسا مەسئولێتی دروست کردو ئێسا قانونی دەولی جینایی ڕێگە نادات تەنانەت بە سەرۆکی وڵاتانیش بە بیانووی ئەوامیرەوە بە لەژێر پەردەی ئەوامیرە یا حتا ئەوانی خوارەوەشیان تاوانێ بکەن و خەڵکی پێسزادن بۆیە ئەوامر هیچ کاتێک ناکاتە پاساوێک بۆ کوشتنی خەڵک تۆ ئەتوانی ئەمرت پێکرێ تەزحێ بە ژیانی خۆتە دەی بەس نابێت تەزحێ بە ژیانی خەڵک بی لە پێناومانەوەی خۆتا بۆیە لە هەموو حاڵەتێکە معڕەزی بۆ ملاحقە بە تایبەت بەپێی اختصاصی عالمی کە زۆر وڵات ڕێگەی پێدا و ئیشی پێ مامۆستاسەوانی تەقە لە خۆپیشاندەر دەکەن ئەوانەی فەرمانی تەقەکردنەکە جێبەجێ دەکەن ئەم حەقە تا چەند هەر لە سەریان دەمێنێت تەنانە ئەگەر دەسەڵاتیش بۆ گۆڕ نظامیش بگۆڕێ زۆرێک پێیان وایە کە ئەمانە ئیتر دەسەڵات دیان پارێزێت و ئەو دەقە فەرمانەکە جێبەجێ دەکەن ئیتر مەسئول نابن ئەمە هەر دەمێنێت وا خۆپیشاندەر دەتوانێت لە ئایندە حەقی خۆی بگرێتەوە لەم کەسانە ئەگەر بە کورتی وەڵام بێت چون پرسیاری کەشمە زۆر باش قانونیەوەکە بەڵێ حەقی ئەو حەقا بە هیچ شێوەیەک سقوط ناکە مەسەلەی قەتل و ئەمێنێتەوە لەسەریان کە هێزەکانی ئەمنی بە هەر جۆرێک بە هەر بیانوێک بەر پاسە پەنابە ئەم کارە بەرن بەڕاستی مخالفەیە وهروەها ڕوبەڕووبوونەوەی هاوڵاتی و میلەت و داواکاری میلەت مخالفەیە بۆ هەموو بەندە گرنگەکان کە لە پێشتیش باسم کرد بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە بۆ خەڵک خۆپیشاندان ئەکا بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەگەر ڕێم پێ بێ ئەوە تەواو بکەم بۆ خەڵک خۆپیشاندان ئەکاتوان بڵین ئیخلالێکە کە کێ دەستی پێکردووە دەسەڵات و حکوومەت لە سەرەتایە لە سەرەتایە گەر واقعی بین و قانونیانە و لادان و مخالفەیەکەی کە پێی کێ پێ هەڵساوە کە ئەو عقدە ئیجتیماعیە و قانونی و تەنظیمی کە لە بینی هاوڵاتی و دەوڵەتە هەیە دەوڵەت ئیخلالیەکە بۆیە هاوڵاتی پەنا ئەباتە بەرەوەی کە خۆپیشاندان بکەوە بیر لەوە بکاتەوە کە مەسەلەن بەڵێ
بیر لەوە بکاتەوە کە بەو شێوەیە ڕوبەڕووی مەسەرەن دەستگاکانی ئەکی تەقسیر هەیە بۆ هەموو خۆپیشاندانێک خەڵک لە خۆڕا ناچێتە سەرجادەکان و شەقامەکان بەڵام لە هەموو کاتێک شاحیتە و حەزەری هاوڵاتیش گرنگە بەڕاستی چۆن وەکووتمان داوای ئەو ماشینەکە بەڵام تەنانەت خۆپیشاندەرەگەر بارەگا بسووتێنێگەر هەریش بکاتە سەر بارەگا ئەگەر وەسائلی دیکەش بەکار بهێنێت دادگا هەیە با ئیزراەتی خۆی بکات بە ناوەکان چوزانم بە دەسەڵاتی تایبەتمەند بە کاری خۆی بزێ چۆن دەسەڵات دەر بەهێز ئەمنیەکان هەر بۆ خۆی لەوە کێشەکەیەک لای بکاتەوە بۆ خۆی محاسبی خۆپیشاندەر بکات بۆ خۆی سزای بەسەردا بسەبێنەر بۆ خۆی تەقی لێ بکات ئای بۆ ڕێگە بە دادگا نەدرێکام دۆستانێک لای بکاتەوە ئێمە خوێن ئەڵێنەوە نەگرنگە نامان ناوە شتێک ئەڵین هێڵی سوورە ەوە خەتی سووری عنی تر ڕەنگی لە ڕەنگی خوێنە چێ و گرنگە و مقدساتی گەورەیە فعلەن مقدساتی گەورەیە خوێن لەبەرەوە کاتێک کە باسی ڕشتنی خوێنەکەین ئەوە منتەهای تێکچوونی وەزعەکەی بەڕاستی وەس ئەو پەڕی تێکچوونی وەزعەکەی بەڵام لە هەمان کاتیش ئێمە ئاگادار بین کە لە هیچ لایەکیانە زیادەڕۆیی دروست نییە و زیادەڕۆییکردن لە هەر لایەکانەوە بکرێ ناقانونی بەڵام گوتمان بە باری ئەساسە تەڕەفی بەهێز کە دەسەڵات و حکومەتە بەڵام لە کۆتاییشا بیرمان نەچێ کاک فەرمانگیان لە کۆتاییشا بیرمان نەچێ بەڕاستی ئەوەی کە دەسەڵاتی خۆسەپێن دروستەکە خۆ میلەت خۆیەتی لە سەرەتاوە دروستیەکە بە دووشت دروستیەکە قەنەعەتی من وایە یەکەمیان بە چەپڵە لێدان کە ئەیان هێنینە سەر حکم و دەسەڵاتە دێنە دەستیان و لێپرسینەوەیان لەسەر ناکەین و بۆ ساڵەهای ساڵ هەڵیانە بژێرینەوە دووەمیش بە مەسەلەی ئەوەی کە ناوی پێوترێ شەرعێتی شۆڕژگێڕی کە ئەگەر تەماشا بکەین زۆربەی هەرە زۆری وڵاتان نموزەجی وڵاتان شەرعیەتی شۆڕژگێڕی ئەوەی بە شۆڕش هات دوای بە کوشتن و مردن و ئەوە لایەن لەسەر حکم لەسەر حکم دەستوریەکەەوە خۆی ئەبینێ و ئەوە بالضبط یان تەقدیسێک بەخۆیدا کە جلوبەرگێکی لەبەردا یاخود پاساوێکی پێ یاخود بۆ نمونە لە بەرگێکە شەرعێتی شۆڕژگێری هەر باز نەکرا خەڵک لە پەنای دەکوژێت و دەقیرە دەکرێت تا ئێستاش ئیمتیدادی ئەرکی وەزیفەی یەکەمی ئەزەمنیەکان ئەوەیە کە ئەگەر خۆپیشاندەرێک مخالفەی کرد دەستگیری بکەن و ڕادستی دادگای بکەن یاخود بۆ خۆیان لەوێت تەقی لێ بکەن و سزای بدەن و بیکوژن گومانیتیانێ من پێتەڵێم واز با لەوە بێنین کەوا مەسەرەن ئایا ئەوە بەڵام ئێمە پێمان وایە کە دادگاکانیشمان بەداخەوەیانی تێوەگلێنراوە ینی هەر ئەوە نییە کە ئێمە بیر ناڵم بەکارهێنرێ بە مطلقی بەڵام ئەوەی کە ئیبینی شەفافێتێکی تەواوەتی بەدی ناکرێت کە بەداخۆ خۆزگا بەدی بکرا دووەمیش مەسەلەی ئەم خۆپیشاندانانە بم شێوە حەل نییە حەل بەوە دەکرێت کە مؤسسات دروست ببێ ئەم مؤسساتانە بە شۆڕشێکی مەدەنی دوور و درێژ دروست ئەکرێ بەڕاستی ئەم شۆڕشە مەدەنی دوور و درێژە کە بە نظام و یاسایەک و قانونێکی ڕێکوپێک ئەنجامە درێ نەک بەوەی کەوا ئێمە هەر تۆزێک تۆڕەبین و مەسەلەن کەفوکوڵێک بێ و هەندێک شت بسووتێن و کۆتای پێبێ هاوڵاتی بەڕێز و فەقیر دوای زەرەر ئەکا ئێستا مەسەلەن دایری نفوس سوتاوە دایری مرور سوتاوە کاکی براس بینە خۆی چێتە مەحاکیمەکان مەسەلەن ئەوەلیاتی سوتێنراوە ئەچێتە نفوس ئەولیاتی سوتێنراوە ئەچێتە دایرەی مەسەلەن داوای مۆڵەتی شۆفێریەکە بە هەمان شێو کێ زەرمەند دەبێ هەر بەو پارەی کە بۆ بودجەی ئاوەدانی کە نەیژماوە دانراوە بۆی کەوا شتێکی پێ بکرێ ئەدرێتە پاڵ ئەوەی کە جارێکی تر ئەم بینای بۆ دروستکات بەداخەوە من حەزەکەم یەک نقطامەژە بۆ بدەم کاک فەرمان بەداخەوە کە فەلسەفەیەک دروست بووە ئێمە بە هیچ لایەک نابێت تەشجیعی ئەمە بکەین کە ئەم فەلسەفەی سوتان و وێرانکاریەش بەڕاستی کارەساتێکی مشکلەیە بۆتە عورفێک چەند ساڵێک دایرە و بە ئەینەکان جوانەکرێن بارەگە حکومەکان تازەکرێنەوە بارەگە حیزبەکان پارەی تا سەرفەکرێ دوای ئێمە دین جارێکی تریان سوتێنەوە پارەی تر کە بۆ من و تۆ دابین کرا و دیاری کراوە سرف بکرێتە قوتی ئێمە جارێکی تر ئەدرێتەوە بلۆک و دیوار و سەقف و نەزەم چی و ئەو ئەکرێتەوە ئەمە عورفێکی غەڵەتم پێم وایە نەویژدان وەنە قانون وەنە منطق بەڕاستی ئێمە قبوڵ ناکات بێ حەقیش بڵێن لە هەمان کاتیشە تاوانە گەورەکە و زوڵمە گەورەکە لەسەر دەسەڵاتە بەڕێز و توێژینەوەت کردبوو لە سەریان حەزم لێ باسی کەم و کوڕەکان بکەی بە کورتی لە سەریان بۆستی چۆن چاکری ئەو کەم و کوڕانێکی سەر قانونەکە بەڵێ ئەو کەم و کوڕانی لە یاساکەمانە هەیە یاسای ساڵی 2010 دیارە بە نەفەسی ساڵی 2010 جیاواز ئەم یاسایەکێکە لەو یاسا حەیوانی کە زوو دەبێ ئەپدەیت کرێتەوە یەکێک لەوانە بۆ نمونە لە بابی حڕیات و حەقا هیچ ئاماژەی پێ نەکردووە کە ئەمە ئایا حەق یا حڕیەتە کە بە ئاماژەی بۆ کردووە کە بە قانون بە دەستورە درێ کەچی لە هەمان کاتان خۆی مخالفەی دەستوری کردووە چونکە لە دەستوری 2005 عێراق بەڵێ چونکە لە قانونی 2005 عێراق ئەڵێ مافی خۆپێشاندان و ماف و ئازادەکان ئەبێ بە شێوەیەک ئەدا بکرێن کە جەوهەری حەقەکە ئیخلال پێ نەکرێ واتە
پێشێلی ناوەڕۆک و کرۆکی حەقەکە نەکرێ ئەوەندەی مەرج بۆ دانەنرێکە ئەو حەقە خۆی زایع بێ و دیار نەمێنێ ئەم یاسای هەرێمی کوردستان ئەوەندەی کۆتوبەند بۆ داناوە کە مەسەلەی مۆڵەتوانە بۆ هەتا لە هەموارەکەیە کە فەرقێکی کردوش بۆ شێوێ نییە کۆتوبەندەکان زۆرن و وای کردووە کە جەوهەری حەقەکە کوڕۆکی حەقەکە زایع بێ و دیار نەبێ دوو ئەم یاسایە تەکید لەسەر زۆربەی هەرە زۆری ئەوە ئەکاتەوەکە پاراستنی گیانی خۆپیشاندەران بە هیچ شێوەیەک ئاماژەی پێ نەکردووە تەنها باسی تەفریقی متەظاهرین ئەکات چۆن متەظاهرین ئێمە کە دێنە سەرمان بڵاویان پێ بکەین ئەی بۆ نەڵین چۆن بیان پارێزین ئەی بۆ نەڵین چۆن دانوستانن لەگەڵا بکەین بەڵێ چۆن دانوستانن لەگەڵدا بکەین چۆن گوێ لە داواکارەکانن بگرین کرد ناڵم ینی باڵانسێکی دیاری کراویتیان نییە وهروایەکی تر لەو خەلەلانی کە تیای شایەتی بەڕاستیەوەی کە سزاکان سووکن بۆ دەسەڵاتە مەسەرەن کە تاوانێک ئەنجامەدرێ سزاکان تەبیعاتێکی سووک و دیاریکراوی هەیە کە ئەبواە زۆر تونتر تاعاملی لەگەڵا بکرا وە بپێی کەیس بە کەیس بزەبت لەتوانین لەوانە بڵێن هۆکارێکی گرنگی ئەوە بەڵام کەیسەکان جیاوازن ئەبێ بڵێن مەسەرەن مەحاکم سەرپشک بکەین کەوا خۆی بڕیار بداوە ئیستیقلالیەتێکی تەواوی پێ بدرایە بە پێی یاساکە کە دادگا سەرپشک بووە لە ئیجراعاتکردن بەداخەوە و هەروەها دەستخستنەوە و تەدەخولی حیزبی لە مەسائلەکانە و بە نیشتیمانی نەکردنی ئەم پرۆسانە هەمووی ئەمە یاساکە بەڕاستی خۆی لێ نەداوە بە هیچ شێوەیەک لە دوور و نزیکەوە کە ئەمە خەلەلێکی گەورەیە بۆ چەندین شتی تریشێ لە ڕووی سیاغە و کەلوانەیە مەجال نەبێەوە دەرفەت نەبێ ئێستا دێمەوە لە ڕێگەستەرنجێکی دەبوو بە دڵنیاییەوە بیکەڕوو مامۆستا باز لەوە دەکرێت هەر خۆ دێو هێزانیانی کە ئێستا تەعامل لەگەڵ خۆپیشاندەران دەکەن ئێمە لە هەرێمی کوردستان مەعانەتیەوەمانەیە کە هێزی قانونی نیشتیمانیمان نییە هێزەکانی پێشمەرگە کە ئێستا لە بەشێک لە شارەکان بڵاویان پێکراوە دیژی خۆپیشاندەر بەکاردەێنرێت بەشێکیان لە قانون تەنزیم نەکراوە نەم هێزانە تا ئێستا هێزی حیزبن ماوەڵەکردنی هێزێک کە هێزێکی فەرمی نەبێت بە قانون تەنزیم نەکرا بێدەم هێزە چەندە هەستەیە لەگەڵ خۆپیشاندەرێک هات و دای مافی خۆی دەکات وڵی کاک فەرمان ئاسایی نییە لەبەرەوەی لە فەلسفەی حقوق و حڕیاتە کە باس لە مەترسی ئەکرێ حکوومەت وەکو سەرچاوی مەترسی سێرەکرێ بۆیە بەشێک لە ڕێخستنی ئەو حقوق و حڕیاتی کە لە دەستوری عێراقیە هاتووە و بەشایەتی زۆرێک لە یاساناسان دەستورێکی پێشکەوتووە لە ڕووی ئەحکام و باسی تەطبیق ناکەم لەواچێ تەطبیقەکەی هێشتا ئەزمونێکی قوڵی لە دوور و درێژی بەدواوە نەبێ حکوومەت وەکو سەرچاوی مەترسی سێرەکرێ بۆیە لە نظامی سیاسیە ئەبینی لە دەوڵەتە سێ دەسەڵات هەیە دەسەڵاتی تەشریعی جۆرێک لە ڕێقابە و جۆرێک لە چاودێری هەیە بەسەر دەسەڵاتی تەنفیزیەوە دواتر دەسەڵاتی قەزائیش هەر بۆ ڕاگررتنی بەڵانسە لە نێوان ئەم دوو هێزەیە بەداخەوە لە وڵاتی ئێمە دوو دەسەڵات نەماون دەسەڵاتی پەرلەمان بۆتە کارتۆنی بۆتە لوعبە باشە بۆتە دومیە یەک دەسەڵات هەیە کە دەسەڵاتی تەنفیزیە ئەویش مقاوماتی حکوومەتێکی ڕەشیدی ساڵحی تێدا نیە بە هیچ شێوەیە بۆیە هاوڵاتی حەقێتی دوو جار هەست بە مەترسی بکات جارێک لەوەی حکوومەتەکە یعنی هەر وەکو حکوومەت لە ڕووی تیوەریە و مقاوماتی حکمی ڕەشیدی تیانە جارێکی تر لەوەی ئەم هێزانە وەکو هێزێکی منەظەم نین ڕاستە بەری عسکەری کراوەتە بەراوە تەشکیلاتێکی شکلی بۆ دانراوە بەڵام لە دواییە پێم بڵێ ئیمرەتی ئەم هێزە عسکەریە لەکوێ ئیمرەت وەرەگرێواتە لەکوێوە ئەمری پێ ئەکرێ بۆ ڕاپەڕانی کارەکانی هەمومان نەزانین ئەم هێزانە هێزی حزبن بۆیە هەر کاتێک تەعاڕوز دروست بێت لە بینی بەرژەوەندی نیشتیمانی و بەرژەوەندی حزبیە بەرژەوەندی حزبی ئەولەویەتی هەیە ئەمە یەکێکە لە مەترسیە زۆر گەورەکان کە هیوادارم یعنی لە داهاتوە ئیش لەسەر ئەمە بکرێ ئەم هێزانە تەحید بکرێن تەواو قۆناغی شەڕی ناخۆ بەسەر چوو دوو حزب مەترسی پێ هەڵپژانیان هەبێت لەگەڵێکا بۆیە ئەبێ ئەم هێزانە لێ دوور بخرێتەوە بەڕاستی سراعی مەدەنی دەست پێ بکە ئەمە خاڵێکی تر زۆر گرنگە من مامۆستا ئاسۆ ئاماژەی پێدا بەڵام من یەک تۆ سەفسی لێ دەمە نابێت هێزە ئەمنیەکان ینی هێزی پۆلیس ئاسایش هێزەکانی ناوخۆوا تێبگەن کە دوورن لە هەموو بەرپرسیارەتێکەوە یەک مەبدەمان هەیە لە قانونا ئەوەنێ من ئاگدار بم لە قانونی جینایی کە تاوان تەقادم ناکات یعنی بۆیە ئەگەر کارمەندێکی ئەمنی ئێسا شتێکی بەلاوە وابێ کە ئەمە ئەنجامدانی واجبە بەڵام خۆی لە ڕاستیە تاوان بێ بەبێ ئەوەی وردەکاری پێویست بگرێتە بەر بۆی بزانێ ئایا ئەم کردداری ئەیکا ڕەوایە یا ناڕەوایە بە پشبەستن بەوەی کە ئێستا پشتیوانی هەیە مەسئول پشتیوانی ئەکا سەرۆکەکەی دەستخۆشی لێکە حزب ئافرینی لێکە ئەمە نامێنێت هەتا سەر دوایی ساڵی تریش بێت خۆی ئەبێتە قوربانی دوای 50 ساڵی تر ئەوە یعنی با زۆر نەڕۆین لە 90 کە تاوەکو ئێسا
بەڵانسی هێز لە بینی ئەم هێزانە زۆر گۆڕاوە تۆ سەیری یەکێتی نیشتیمانی کە بزانە لە چ کایەیە کاتۆتە چپایەک بۆیە ئەمە بۆ هەموو حیزبەکانی تر بۆ پارتیش بۆ هەموو حیزبەکان ئەمە واردە بۆیە نابێت کارمەندی ئاسایش بە پشتیوانی ئەوەی کە ئێستا هێزی هەیە پشتیوانی لێ ئەکرێ هەر شتێکی پێ بدرێتەن فیزیکە ئەبێت تاکید بێ لەوەی ئەمە تاوانە یان نە کوشتنی خەڵک تعدالێکردنی سوکایەتی پێکردنی لەبەر ئەوەی تاوان تەقادم ناکات دوای ماوەیەک معڕەزە ئەم هاژمونی حزبی نەما ڕێک و جوان پەلکە شەکرێتە بەردەمی دادگا و ئیجراعاتی لەگەڵاکرێ بۆیە هیوادارم هەمووان ینی بەبێ ڕووی دەمم لە هەردوو لای هیوادارم خۆپیشاندەران بە ڕوحێکی ئاشتیانەی زۆر متمانە بخۆبوونەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن بەڵام هێزە ئەمنیەکانیش بە هیچ شێوەیەک ملکەشی فەرمانی ینی کۆمەڵە کەسانی متەنەفیز نەبن و بزانن کە قانون هەیە ینی ئەگەر هێز پێوە بێ ئەمڕۆ هێزت هەیە من دەسم پێت ناگە بەڵام دوای هێزەکەت نەما و کاتە خاوەنی حەق خاوەنی خوێن مساعدت لەگەڵاکە هیوادار بەسەر ئەو غەڵەتانە بە کورتی دەمێ بە مامۆستاسۆ ئەو سەرنجانی کۆتایی لێوە بگرم مامۆستاسۆ ئەو لە سەرتاش باسم کردیان ئێستا خۆپیشاندانەکان چۆن کاریگەریان دەبێت وەزایدەن هەندێک سەرنجوتی ئێستا ئاماژەی پێدەدەن باوا دەتوانانی بە کورتی بخێ ڕۆسپاس بەسەرچاو مەسەلەی دیارە وەکووتمان بە موسساتکردنی هەڵبژاردننی شەردا مزراوەکانی دەوڵەت نییە ئەبێ ئەفۆن خۆپیشاندان بە موسسەکردن و دامەزراویکردنی خۆپیشاندانکردن بە عورفێکی زۆر ڕەسەن و باش ئەوە پێم وایە هۆکارێکی گرنگ و باش بێ نەگەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە مەسەرەن بەستەنها چەند ڕۆژێک کارێکی مەسەرەن شێوازێک لە گرژی و ئالۆزی دروستکەین و دواتر نەهدەف باسکرێ و نە ئامانج دیاری کرێ و نە هیچ شتێک لێ پرسیینەوە لەسەر دروستکرێ لە مەسلەی یاساکەشە مەسلەی ئیعتیسامات مانگرتن و احتجاجات و ئەوانە تا ڕادەیەکی زۆر هەر دای پۆشتیەوە بە مەسلەی هینەوە مەسلەی خۆپیشاندانەوە کەمانە فەرق و جیاوازی هەیە تا ڕادەیەکی زۆر تا ڕادێ بزەڵت تا ڕادێکی زۆر لە ئەحکامەکانی بەسەری و شاد جێبەجێ بکەمە حکومێکی جیاوازە لە قانونی زۆربەی وڵاتانی دنیای قانونی ئزرابی مۆزەفین کە بە حەق پێی دراوەکو ئەوە مافی و تەعاملێکی دیاریکراوی لەگەڵ کردووە هەروە هەندێک کۆبوونەوەی گشتی و ئەوە هەیە کە پێویست بە مۆڵەت ناکە و باسی کردووە یاساکە کە کارێکی باشی کردووە مەسلەی وەرگرتنی مۆڵەت یان ئاگادارکردنەوە جیهاتی دیاری کراوە ئێستا لە هەموو دنیاە بەڵێ فەلسەفەیەک هەیە کە لە هەموو دنیای ئێستا تەعاملی لەسەر ئاکرێت تەنانەت وڵاتە دواکەوتۆکانیش ئەوەیە کە ناوێن ناو بە ئیبلاغی سوڵتاتی گشتی واتە ئەبێ سوڵتاتی گشتی ئەو لیژنەیە کە هەڵەسێ بە خۆپیشاندان ئاگاداریان بکاتەوە بۆچی ئاگاداریان بکاتەوە بڵێ ئێمە لە فلان مەوعید لە فلان شوێن بە وردەکاری فلان سەعات خۆپیشاندانەکەین بۆ دووشتە یەکەم دەسەڵاتی هێزەکانی ئەمن و ئاسایش و ئەوانەی کە پێویستەکە چالاکی مەدەنین بیان پارێزن دووەمیش سوڵتە ئاگادار بێ بەڕاستی بتوانێت کە نوێنەری خۆی خەڵکی خۆی لەوێ بێ گوێ لە داواکارەکانیان بگرێت چی بۆ ئەکرێت جوای باتەوە بەڵام نەگەوەی خۆمان هەر بڵین بەسەر چاو بەڵام قەرزێکی دوور و درێژ و بەبێ دەسەڵاتیشمان هەبێ بۆیە ئەم مدەیە تا ئێسش خەلەلێکی گەورەی دروست کردووە کە ئەم وڵات نەدانە بەڵام یاساکە هەرچەنە ئەڵێت ئەگەر ئەو مدە یاسایی و دیاری کراوی کە 48 ساعتە دیاری کراوە داوامان کرد لە جیهاتی تایبەتمەند کە وەڵاممان باتەوە گەر وەڵامی نەداینەوە ئەوە ئەو ڕەفزە بەچی دانرێ بە موافقەدا ئەنرێ واتە خۆپیشاندەران ئەتوان خۆپیشاندانەکانیان دەست پێ بکەن کە ئەمە نقطەیەکە زیاتر گرنگی پێ بدرێت مەسلەیەکی ترمان هەیە کە لە کوردستانیشە تا ئێستا تقریباً تابعێکی دیاریکراوی یاسایی نیە لە مەسلەی زۆر جار هەڵبژاردنەکانە ڕوبەڕووی ئەم بارودۆ خابینەوە کە مەسلەی دیعایی انتخابیە تەنانەت لە هەندێک شوێن تەعاملیان لەگەڵ ئەوانەی کەوا کۆبنەوە بۆ دیعایی انتخابی وەکو متەظاهر تەعاملیان لەگەڵ کردوون کەوانە متەظاهر نین ئەوانە لە زۆربەی یاساکانی دنیای حەلێکی دیاریکراون بۆ کراوە کە ئەمانە بەدەرن لە وەرگرتنی مۆڵەت مەسلەی دیعایی انتخابی فریە واتە پەیوەست نییە بۆ بە داوای مۆڵەتەوە کە من ئەو بکە و کۆمیسیۆن بەڵام لە وڵاتی ئێمە هەر بەلایەن نەچۆ بە هیچ شێوەیەک بەدای ئەم مەسەلەیە دیعایی انتخابی بۆ مەسەلەی دانەنانی سزای تند بۆ سەرپێچی کاران کە خەلەلێکی گەورەیە و هەروەها مەسەلەی لێنەپێچینەوە لە ئەسڵەن لێنەپێچینەوە و دیاری نەکردنی کەسی مقصر کێ لە تاوانەکە سوڵتەیەکی دیاری نەکردو جهتێکی دیاری نەکردووە کە فەصلی ئەو مەسەلەیە بکە بە تایبەتی قەزای سەرپشک نەکردووە کە جهتی ئەوەی کە هۆکارە بۆ خەلەل دیاری بکە و پێشنیازی سزا بکە داوێتەوە دەستی سوڵتاتە ئەمنیەکان دەسەڵاتە ئەمنیەکان کە مەشخەلێکی گەورە لە کۆتایی منەوەنە ئەڵێم
خۆپیشاندان بەڕاستی مافێکی زۆر پیرۆزە و مقدسە و بۆ داواکردنی حەقە و بەڕاستی ئەبێ لە هەمان کاتیشا بە شێوازێکی ڕێک و پێک و گونجاو ئەو بکرێەوە تەمەنا ئەکەین کە لە کوردستانی خۆشمانە بێتە فەلسفەیەکی مەدەنیانە و ڕێک و پێک وەلەو ئاست و قاڵبە دەرچێت کە تەنها بە تۆزێک تونند و تیژیوا لە دەسەڵات بکەین کە وەکو شاری زەردەواڵە مەسەرەن هار ئەبێ جارێکی دیکە مافەکانی خەڵکو و داواکارەکانی خەڵکە چێتەوە بن پێ و کۆتای پێدە ئەمە نامانگەێنێتە حەل بەڵکو ئەوە دەمانگەێنێتە حەلکە لە مەدەنی بوون لا نەدەین بەڕاستی بە کورتی دوو پرسیار لە یەکەمانی ئێستا لە بری ئەوەی کا بە گوێرە قانونەکە دەسەڵاتی محلی حکوومەتی خۆجێی تەعامل لەگەڵ خۆپیشاندەران بکات هێزی شخص و ئەشخاص و مەسئولین تەعامل لەگەڵ خۆپیشاندەران دەکەن دەمەوێت باسی ئەو بکەین کە ئەمە چەندە لە قانون دەجێ دەبێتەوە ئەم بابەتانە و هەروەها دەمێت باسی ئەو کە ئێستا ئەم خۆپیشاندانانە بۆ ئەوەی کاریگەریان هەبێت پێویستە چۆن تەنزیم بکرێت چۆن ڕێی بخرێت چۆن وتارەکەی ئاڕاستە بکرێت زۆر بە کورتی سوپاس دەکەم. دەربارەی پرسیاری یەکەم کە ئایا ئەو ئەشخاصانی کە بڕیارەدەن کیان لە ڕاستیە ئێمە گەر موسسەیەک هەبێ وەکو دامەزراوە تەعامولکە شتەکان شخصانە نابن واتە تۆ لەگەڵ ئیجراعاتێکی یەکەم ئیجراعاتێکی وازەحا تەعامولەکەی ئەزانی ئیجراعاتی خۆپیشاندان و ڕەتفعل چۆنە هەردوو لە ئەتوانن تەنەبوع بکەن بە ڕەفتاری یەکتر هەردوو لە ئەتوانن بزانن بەرامبەر چی ئەکات حدودی مەسموحاتیان چەنە ئەمە گەر موسسەیەک بێ بەڵام لەبەرەوەی لە وڵاتی ئێمە موسسەیەکی دیاریکراون یاخود لایەنی موسساتی لاوازە ئەبینی شتەکان شخصانە کراوە حزبی کراوە بۆیە خەڵک ئێستا زیاتر ڕووی دەمی لە حزبەکانە لە کەسایەتیەکانە لە بنەماڵەکانە چونکە ئەوان بە کاراکتەری پشتی پەردازانێ پرسیاری دووەمیان چۆن وتاری خۆپیشاندان ئاڕاستە بکرێت بە شێوەیەکی قانونیانە و مەبەستی خۆی پێ من پێم وایە مجرد هەبوونی قانون کافی نیە ئەبێ ئەزمونێکی دەوڵەمەندمان هەبێ لەمە چەند قۆناغێکی تر ببڕین لە ڕووی عملی و ئەو کاتە ئەتوانین دەوڵەمەند بین و کردار قۆناغەکەمان پێ ئەبڕێ نەک مجرد هەبوونی یاسایەک بەو هیوایی کە ڕەفتاری هەردوو لا بەتایبەت من یعنی ئەوە دڵنیام 100% لەوە کە بەرپرس لەم دۆخە لەم قەیرانە حکوومەتە ڕەفتارەکانی بگۆڕێ خەڵکی تێڕوانی نێگۆڕێ بەرامبەری ئەو کاتە خەڵک باوەڕی پێکە هەتاوەکو ئەم حکوومەتە هەموو شتێکی هەر زارێکی بێ هەر قسە بێ هەر وتار بێ خۆتەبی حەماسی بێ و خۆت زیینەوە بێ لە بەرپرسیارەتی خەڵک ناتوانێت بتوانێت پێ بکە ئەوەی گرنگە ئێستا هەبێ ڕەفتارە سلوکی عملیە تاوەکو خەڵک قەناعەت بکە فعلا ڕەفتاری ئەم حکوومەتە بەرەو سەڵاح و باشی چوە ئەو کاتە خەڵکیش سیقەی لەگەڵا بوونیاتە زۆر سپاس بۆ بەڕێز حسێن مامۆستای کۆلژی یاسا مامۆستا بامان مامۆستای کۆلژی سپاس بۆ وەرگتان بەڕێزان بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵ مامون تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێنم خواتان لەگەڵ بێت.